ئێمە 131 پرسیار کە ئاراستەی حکومت کرابوون وەڵام دراونەوە لەلایەن حکومت کە لەلایەن ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە ئاراستەی حکومت کرابوون و ئەو پرسیارانەی نێردراوە بۆ حکومت وەڵام نەدراونەوە 17 پرسیار وەڵامیان نەهاتۆ لەلای حکومت 69 پرسیار لەلایەن پەرلەمانەوە نەنێردراون بۆ حکومت لەلایەن دەستی سەرۆکایەتیەوە و بانگهێشتی وەزیرەکان بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە پرساندن واتە لێسنەوەی متمانە ئەگەر سیقا نەبوویان باوەڕ بە ئەو وەڵامەکانیان نەبوو 3000 پرساندن بۆ وەزیرەکان کراوە بە تایبەتی بۆ وەزیری سامانە سروشتیەکان لە ئەو خولەدا ئێمە ئەو بەڵێنەی کە بە گەنجانماندا بوو کە هاوسەرگیری بکەن چل لەو عائیلانە لەو خانەوادانە لەو خوشک و برایانەی کە پرۆسەی هاوسەرگیریان کردووە هاوکاری کراون بە دیکۆمیل لامانە و بڕی 12,400,000 دینارمان پێداون بێجگە لە هاوکاری فەقیر و هەژارەکانی دیکە کە نەمان نووسیوە لە چوارچێوەی چالاکیەکانی فراکسیۆنە و جارەی 47 پرۆژه یاسا و هەمواری یاسا پێشکەشکراون بە پەرلەمانی کوردستان کە بەشێکی لەو یاسایانە خوێندنەوەیان بۆ کراو دەرچوێنراون و بوون بە یاسا و هەموو ئەو یاسایانش بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و زیاتر ئێمە ئەو یاسایانەمان کار لەسەر کردوون کە پەیوەست بوون بە ژیانی ڕۆژانەیان و بە ئازادیەکان و بە ڕێزگرتن لە تاچی کوردی ئەوجا یاداشت و ڕوونکردنەوە و بەیاننامە و داواکاری فراکسیۆن لە خلالی ئەو حساب کە 5 ساڵێک کە لە پەرلەمانی کوردستان بووین بەو شرتێک کە 2 ساڵ پەرلەمانی کوردستان دەرچی داخرە 111 یاداشت و ڕوونکردنەوە بەیاننامە و داواکاریمان پێشکەش کردوون بە پەرلەمانی کوردستان.